بەڕێز ئەلێکساندەر ناژدارۆف چاودێری سیاسی لە مۆسکۆوە لەگەڵ بارە سەبارەت بە سیاسەتی ئێستای رووسیا لەگەڵ سووریایە. بەڕێز ناژدارۆف سوپاس بۆ ئامادەبووری بەڕێستان بەخێر بێن. حکوومەتی نوێی سووریا چاوەڕوانی چییە کات لە رووسیا؟ ئەم کاتتان باش زۆر سپاس بۆم دەرفەتە. ئێمە چاوەڕێ دەکەین هەماهەنگی نێوان هەردوو حکوومەت لە بواری ئابووری و لە بواری حکومڕانی هەماهەنگیەکان زیاتر بێت و بەردەوامی پێ بدرێت و هەروەها چاومان لەوەیە کاریگەری رووسیا لە ناوچەکە زیاتر بێت، هەماهەنگی لەگەڵ حکوومەتی نوێی سووریا زیاتر بێت و لە ڕێگەی ئەو بن کە سەربازیانەش کە هەیە و ئەو پەیوەندی کە لەگەڵ رووسیا هەیە چاومان لەوەیە لێکتێگەیشتنی گونجاو لە نێوان هەردوو حکوومەت هەبێت بۆ ئەوەی داهاتووی سووریا زیاتر و زیاتر بەرەو پێشەوە بچێت و لە ڕووی سەربازیشەوە ئەمە پرسیارێکە کە ئایا هەماهەنگی نێوان هەردوو وڵات بەردەوام دەبێت یاخود نا، ئەوە پرسیارێکی دیکەیە، بەڵام چاومان لەوەیە لە ڕووی دیپلۆماسیەوە پەیوەندیەکانمان باشە باورتر قسەی لەبارەوە بکەین. لە ڕووی سەربازیەوە سووریا چ پێویستێکی بە رووسیا هەیە؟ ئەتوانێت رووسیا چی بۆ سووریا بکە؟ سووریا پێویستی بە رووسیا هەیە بۆ دوو هۆکار. یەکەم سەربازیە. سووریا پێویستی بەوەیە کە چەکی رووسی هەبێت، چەکی یەکێتی سۆڤیەتی هەبێت و لە ڕووی ڕاهێنانی سەربازیەوە رووسیا هاوکاری سووریا بکات و وەک وڵاتێک هەماهەنگیان هەبێت لە ڕووی سەربازیەوە. هەروەها سووریا پێویستی بەوەیە کە سوپاکەی زیاتر و زیاتر بچێتە پێشەوە لە ڕووی توانای سەربازیەوە. لەم ڕۆوە پێویستی بە رووسایە و دەیەوێت بە کەمترین نرخ بە کەمترین تێچوو لە ڕووی توانە سەربازەکانی رووسیاوە سوود وەربگرێت و هەروەها لە ڕووی ئاسایشی خۆراکەوە لە ڕووی ئابووری و بنیاتنانی ئابووری وڵاتەکەەوە دەیەوێت هاوکاری رووسیا وەربگرێت و هەروەها دەبێنن رووسیا توانایەکی گەورەی ئابووری هەیە و دەتوانێت لە ڕووی هاوکاری مرۆییەوە لە ڕووی خۆراکەوە لە ڕووی ئابووریەوە هاوکاری سووریا بکات. ئەم هەماهەنگی ئابووریە پێویستە بۆ سووریا و هەروەها ئەو کۆنگرە ڕۆژنەمەوانەی کە کرا لە رووسیا لە مۆسکۆ ئەمە بابەتەکە زیاتر و زیاتر بردە پێشەوە و هەروەها رووسیاش چاوی لەوەیە کە هاوکاری مرۆیی سووریا بکات. زۆر باشە. ئەی سووریا چ چاوەڕوانیەکی یاخود رووسیا چ چاوەڕوانێکی لە سووریا هەیە؟ من پێم وانە کە ئێمە چاوەڕوانێکی زۆرمان لە سووریا هەبێت. سەرەتا ئێمە چاومان لەوەیە کە حکوومەتی نوێی سووریا کارێکی ناوازە و باش و سەرنجڕاکێش بکات لە ڕووی حکومڕانیەوە و هەروەها لە ڕووی بنکە سەربازیەکانی رووسیاوە. ئایا ئێمە ئەگەر بمانەوێت ئەم بنکە سەربازیانەمان لەو وڵاتە بمێنێتەوە دەبێت زیاتر و زیاتر هەماهەنگیەکانمان ببینە پێشەوە و هەروەها ئەو ڕێکەوتنەیە کە لە نێوان حکوومەتی رووسیا و سووریا هەیە ئێمە دەمانەوێت هاوکاریان بکەین. ئێستا سووریا پێویستی بە پارەی کاش هەیە. لەم ڕووەوە چاوی لەوەیە رووسیا پارەی کاش بداتە سووریا. ئەمە خاڵی یەکەم. خاڵی دووەم ئەوەیە کە ئێمە پێمان وانە کە ئەم چاوەڕوانی زۆرەشمان هەبێت لە سووریا. ئەویشەوەیە کە حکومڕانی سووریایە کە حکومڕانی سووریا چاوی لەوەیە کە تەواوی سووریا کۆنتترۆل بکات، بەڵام تاوەکو ئێستا نەیتوانیوە کۆنتترۆلی تەواوی وڵاتەکە بکات، لە باشکرەوە نەیتوانیوە کۆنتترۆل بکات و لە باکووری ڕۆژ هەڵاتیشەوە لە ناوچەی ژەردەسەڵاتی کورد لە ڕۆژاوە
لەوێش نەیتوانیوە کۆنتترۆلی بکات چونکە لەوێ بەدەست کوردەوەیە باشە بۆ ئەمە لە دابینکردنی ڕووی ئەم ئاسایشی حکومڕانیەوە ناوخۆی ئێمە سووریا حکوومەتی ڕووسیا ئەتوانێت یارمەتی دەری سووریا بێ. من پێم وایە دەکرێت دەتوانێت ئەمەش دەوەستێتەوە سەر باجەکەی نرخەکەی ئایا بە چەند نرخێک دەیەوێت ئەم کارە بکات. رووسیا پێویست چاوەڕێ دەکات لە حکوومەتی سووریا کارێکی باش بکات لە ڕووی حکومڕانیەوە و هەروەها ئەو هێزانەشی کە ئێمە لە سووریا هەمان بووە ڕوبەڕووی ئاڵنگاری بوونەتەوە لە ناوچەکە. پرسیارەکە ئەمەیە ئایا کە حکوومەتی ئێستای سووریا پێویستی بە رووسایە لە کاروباری ناوخۆ، ئایا پێویستی بەوەیە کە رووسیا ڕاستەوخۆ دەسوەردان بکات لە بنیادنانەوەی سووریا و پرسیارەکەش ئەمەیە ئایا سووریا تەنیا پارەی دەوێت لە رووسیا یاخود چەکیشی دەوێت بۆ ئەوەی گەرانتیەکی ئەمنی لە ناوچەکەدا هەبێ و لە وڵاتەکە هەبێت. وەک دەبینین کە ئێستا ئیسرائیل هێرش دەکاتە سەر ناوچەکان لە سووریا و هەروەها تورکیاش تا ڕادەیە گوتوێتی من گەرانتی ئەمنی سووریا دەکەم. ئەمە جیاوازە لە رووسیا جیاوازە لە تورکیا و ئیسرائیل لەو کاتەوەش کە ئەسەد لەسەر حکم بوو ئێمە لە ڕووی سەربازیەوە هاوکاری ئەسەدمان نەکرد. ئێمە هاوکاری ئەسەدمان نەکرد لە خوارەوەی فڕۆکەکان زۆر چاک ئیسرائیل. باشە ئەی تێڕوانینی مۆسکۆ بۆ کورد بۆ بەدەستێنانی مافەکانی کورد لە سووریایە چییە؟ چی بە سووریا وتووە مۆسکۆ و ئەتوانێت چی کات بۆ بەدەستێنانی مافەکانی کورد لە سووریایە و سەرجەم پێکاتەکان بەگشتی بەس کورد بە تایبەت؟ بە شێوەیەکی فەرمی ئێمە وتومانە دەبێت لە ڕووی دیپلۆماسیەوە هەماهەنگی هەبێت و دەبێت تەواوی پێکاتەکانی سووریا مافەکانیان پارێزراو بێت و حکوومەتی نوێی سووریا دەبێت مافی پێکاتە ئەمنی و نەتەوەیەکان عەلەویەکان دروز کورد کریسیانەکان مافی تەواوی ئەم پێکاتانە پارێزراو بێت لە حکوومەتی سووریا. ئێمە تا وەکو ئێستا نەماتیوانیوە زۆر هاوکاری پێکاتەکان بکەین بە شێوەیەکی ڕاستەوخۆ دەسوەردان بکەین، بەڵام داوامان کردووە کە حکوومەتی سووریا مافی ئەم پێکاتەنە دابین بکە. رووسیا بە شێوەیەکی بنچینەیی سەرنجی لەسەر ئەوەیە کە چی پێویستە بیکات و چی پێویستە نەیکات لە ڕووی سەربازیەوە بێت، لە ڕووی ئابووریە بێت و لە ڕووی بازرگانیەوە بێت. ئێمە ئەو ڕێکەوتنانەشی کە کردومانە دەکرێت سوودیان هەبێت بۆ داهاتووی ناوچەکە و وڵاتەکە و پرسیارەکە ئەوەیە ئایا ئەمانە هەموو پێویستن بۆ سووریا؟ ئایا سووریا پێویستی بە رووسایە بۆ ئەم هاوکاریانە؟ ئەگەر پێویستی بێت ئەو کاتە رووسیا هەماهەنگی دەکات و مافی پێکاتەکان دەپارێزێت. بەڕێز ئەلکساندەر نادژارۆف چاودێری سیاسی لە مۆسکۆ لەگەڵ مابووی سوپاس بامەدەبن بەڕێستان بەخێر بێت.